ئەمڕۆ لە مەراسیمێکدا کە هەستاین بە خەڵاتکردنی ئەو براوە خوشکانەی کە سەرپەرشتیاری پرۆژەی بەهاری دڵیانیان کرد بە تایبەتی وەکو چاودێرەکان کە ژمارەی چاودێرەکانمان لێرە 190 کەس بوو بە پێویستمان زانین کە زۆر جاری دیکە ئەم براو خوشکانە هەمیشە پاڵپشتی ئەو پرۆژە چاک و خێرخوازیانە بوون ئەو پرۆژە پەروەردەیانە بوون پێمان خۆش بوو خزمەتیان بکەین و خەڵاتیان بکەین کە ئەمڕۆ الحەمدوللا بە 3 عەمرە کە لەلایەن مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دارگەریەوە دابینکرابوون ئەمڕۆ خەڵاتمان کردن و بەڕاستی ئەمانە هەمیشە پێویستە ئێمە دەستخۆشیان لێ بکەین هاوکاریان بین چکە بەڕاستی ئەمانە هەمیشە هاوکاری و پاڵپشتی پرۆژە چاکسازیەکان و پرۆژە پەروەردەیەکانە. ئێوە بەڕێز و خۆشەویست و چاودێر هەستاون وەکو بەپوناسە بەدەوری ئەو خۆشەویستانە داهاتوو خزمەتتان بەندن بەوەی کە دوای پێغەمبەر دەکەون عەلەیهی سەڵات وەسەلام بۆیە ئازیزەکان سواز بۆ خۆی گەورە ئەمڕۆ لە چالاکیێکی ناوازەدا لە خزمەت چاودێران و سەرپەرشتیاران و هاوکاران و تەواوی ئۆستافە بەڕێزانە بوون کە لە پرۆژەی قورئان بەهاری دڵانە قۆناغی دۆم هاوکار و سەرخەری پرۆژەکە بوون و سواز بۆ خۆی گەورە توانیمان لە ڕێگەی خێرخوازان و لە ڕێی خواپێداوانەوە 3 گەشتی عەمرەدابین بکەین بە شێوەی قورعە بۆ ئەو خوشک و برا بەڕێزانە کە لەو پرۆژێدا هاوکار و سەرخەر بوون کە لە کۆتاییدا سواز بۆ خۆی گەورە بە مەراسمێکی ناوازە و سەرکەوتوو کۆتاییمان پێناو ئەو بەڕێزانەش 3 کەس ناویان دەرچوو وەکو لە تیر و پشک بۆ گەشتی عەمرە. هەموو ئامانجمان خزمەتکردنە بە قورئان ئەو قورئانەی کە خوای تەبارەک وتەعالە لە وەسفیدا دەفەرمێ وكذلك أوحينا إليك روحا من أمرنا ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان ولكن جعلناه نورا نهدي به من نشاء في عبادنا دەفەرمێ ئەو قورئانەی کە ئێمە وحیمان بۆ لای تۆ کردووە خوا بە ڕوح ناوی دەبات. مفەسیران لە وەسفی ڕوحدا دەفەرمون هەم ڕەحمەتە هەم وەحیە. ئازیزەکانم زۆر گرنگە ئینسان هەمیشە چاوساغێکی هەبێ لە پێشیەوە بڕوات. بێزانی یەکجار زۆرمان هەیە بۆ ئێوەی ئازیز بۆ ئێوەی مادووینە ناس کێشان بە دەزوان زابووی شناو عەبدولخالق سەعید سەرەتا بەناوی خودای بەدەسەڵاتی بەخشندا سپاس و ستایش بۆ پەروەردگاری جیهانیان سپاس و ستایش بۆ خوای پەروەردگار بۆ هەموو فەزڵ و چاکە و ڕەحمەتی کە بەسەر ئێمەدا باراندووە وەکو میلەتی موسڵمانان و دوای سپاس و ستایش بۆ مەڵبەندی کۆمەڵی دادگەری کە لە پای ئەو هەوڵمەندبوونانێکی ئێمە لە خزمەت ئەم ئیسلامەدا لە خزمەت موسڵماناندا پێشکەشی دەکەین ئەوانیش هەمیشە دەست و دەکراون دەست و دڵبەخشندنە لە بەرامبەر موسڵماناندا کە ئەمڕۆ بەڕاستی وەکو چاودێر وەکو مامۆستا وەکو چاودێر لە پرۆژە قورئان بەهاری دڵان کە لە ماوەکانی ڕابردوودا لە خزمەت موسڵماناندا بوو الحەمدولله لە پای هەوڵمەندبوونە گەشتێکی عەمرەی پیرۆز بە قسمەتی ئێمە بوو بە فەزڵ و چاکی خوای پەروەردگار دوای ئەوە بە هەوڵمەندبوون و دەستکراوی مەڵبەندی کۆمەڵی دادگەری و بەڕاستی ئەوەی کە ئێستاش ینی هەسێکە بەجددی باز ناکرێت بە هیچ شێوازێکی ینی من وەکو خۆم بەتایبەت کە ساڵانێکی زۆرە تامەزۆی ئەوەمە کە بچم بۆ ماڵەکەی پێغەمبەر گیان صلی الله عليه وسلم لە داوای کە ئەو شەمان بەنسیب بە قسمەت بووە بەڕاستی لە جگە لە دوعای بەخێر ناتوان بە شێوازێکی دیکە پاداشتی ئەم هەموو مامۆستا بەڕێز ئەم هەموو سەرپەرشتیار بەڕێز ئەم هەموو ماندوو ناسانە دەم و خۆشحاڵیەکەشم بەڕاستی بە شێوازێک ناتوانم باسی بکەم و ژمارە بکەم بەس خوای پەروەردگار ئینشاءالله داوا دەکەم لە خوای پەروەردگار بە قسمەتی هەموو مسلمانانی جیهانی بکە هەموو من قسمەت دەبچین بۆ دیداری پێغەمبەر گیان صلی الله عليه وسلم بە ماڵە پیرۆزەکەی شاد بین ئینشاءالله. خۆش
شاء الله وزيد الزبير ليش روشن عبد الله مصطفى رابع ێزانی یەکجار جۆران هەیە